زیاتر لە 70 ساڵ گۆرانی و سیاچەمانەی بۆ کوێستان و کۆسارەکانی هەورامان چڕی. لە تەنیشت گەورە هونەرمەندانی وەک عوسمان و جەمیل و سەباح و حەمەحسێن کێمنەی گۆرانی بە باڵای شرام و شاهۆ و لهۆن داوت. گیانبەخشی غەفوری دەنگێک بۆ ڕەسەنایەتی و چریکەیەک بۆ گۆرانی و ئاوازی هەورامی. هونەرمەند گیانبەخش غەفوری ناسراو بە بەخشە ساڵی 1935 لە نەوسوود لەدایک بووە. هەر لە تەمەنی 15 ساڵیەوە دەستی بە گۆرانی گوتن کردووە و لە بۆنە و ئاهەنگەکاندا بەشدار بووە. لە پاڵ گۆرانی گوتندا شمشاڵی ژەنیوە و لە هەمان کاتدا هۆنراوەشی نووسیوە. بەخشە جیاواز لە وتنەوەی گۆرانی فۆلکلۆری هەورامان و لهۆن خاوەنی نزیکەی 50 گۆرانی تایبەت بەخۆیەتی کە بەشێکیان لەلایەن زۆرێک لە گۆرانی بێژانی ترەوە وتراونەتەوە. ئاوەدان جوانڕۆ ئەیکەڵی ملبەرس لە دیارترین ئەو گۆرانیانن کە لە بنەڕەتدا ئەم هونەرمەندە وتویەتی و دواتر لەلایەن گۆرانی بێژانی ترەوە با شێوە و ئاوازی جیاواز وتراونەتەوە. بۆ ماوەی نزیکەی 10 ساڵ لە ئاوارەیی و لە ڕوومادی ژیاوە. هەر ئەوەش کاریگەریەکی گەورەی لەسەر ژیانی دروست کردووە و بووە تا هەوێنی نووسینی چەندین هۆنراوە. ئەم هونەرمەندە لە ژیانیدا دەرفەتی گەورەی بۆ ڕەخساوە بۆ ئەوەی لە تەنیشت گەورە هونەرمەندانی وەک عوسمان کێمنەی و سەباح هەورامی و حەمەحسێن کێمنەی گۆرانی بڵێت و پێکەوە چەندین بەرهەمی ناوازەیان تۆمار کردووە. خۆی باز لەوە دەکات لە پێش عوسمان هەورامیشەوە گۆرانی وتووە. گرنگیدان بە ڕەسەنایەتی و پاراستنی کولتوری ناوچەکەی خۆی لە تایبەتمەندیەکانی دەنگی بەخشەیە. لە دوای زیاتر لە 70 ساڵ گۆرانی و بەخششە هونەریەکانی بەخشە لە ڕۆژی 3 تشرینی دووەمی 2023 و لە تەمەنی 88 ساڵیدا کۆچی دوایی کرد. لە دوای خۆی دنیایەک لە گۆرانی و ئاوازی ڕەسەن و سۆز و خۆشەویستی بۆ گوێگرەکانی بەجێهێشت. لێم بدەتانە و کە خۆش بۆ منم عەرەب